خۆی زیاتریان پرسا دەکەم بە میوانداری بەڕێز عەلی کەریمی نووسەر لە ستۆدیۆ میوانم دەبێت. کاک عەلی بەخێر بێت بۆ ستۆدیۆ تاواشکڵک. دەبێت لەوە بپرسم بەردەوامی لە ڕابردووشدا گوێمان لێ بۆ بەرپرسانی تورکیا بە دیاریکراوی هەڕەشە لە سلێمانی دەکەن. ئەمە ڕەشانە بەردەوامانە بۆچی؟ وڵا ڕاستێک هەیە کاکە جانەویش ئەوەیە کە تورکیا خولیا و ڕۆئیا و خەیاڵی سەردەمی عوسمانی ئەمە دەزانین چەندین ساڵە هەر لە داوودۆغڵۆوە و هەر لە ئۆردۆغانەوە نەیان شاردوێتەوە و ئەو فکر و خەیاڵەی میساقی میلی و سەردەمی عوسمانیان دەمێشکدایە مێشکێکی منداڵانە مێشکێکی کە کەس نایکرێ بەڕاستی جیهان نایکرێ لەباری نێونەتەوەیەوە لەباری نێودەوڵەتیەوە جیهان نایکرێ و مێشکە تەواو بووە شەڕی عوسمانی تەواو بوو وڵات دابەش کرا زیاتر لە 20 وڵات سربەخۆیی خۆی وەرگرت لە ژێر ئیمپراتۆرێتی عوسمانی بۆ ئەوانە دەسەڵ ناگرن ئەو تورکە تازانە بۆ ئەوە فکر دەکەنەوە ئەمە دەیەبین لێکۆڵینەوەی لەگەڵ بکەین بەڕاستی دەڵم خێندنەوەی سەربردەی ژیانی یەکێکو موساعەنتەری بۆ هەر هاوڵاتێکی کورد باش ئەوەمان پێ دەڵێ کە ئەم ئەقڵیەتی کە دوای ئاتاتورک و دوای ئیسمەدینۆی هاتۆتە ناو لە سەردەمی کۆماریەوە لە سەردەمی کۆماریەوە دوای عوسمانی ئەمە فکرێکی خەتەرناکە بەرەو شۆڤێنی ڕۆیشتۆ هیچ شک و گومانی نییە بەرەو فاشیەت ڕۆیشتۆ هیچ فکر و گومانی نییە بەڵام ئەوەی کە دێرەدا ئێمە ئاوا مەزلومانە وامان لێ دەکەن و مەزلومانە دوێنێ هاکان فیدان لە قسەکانیدا کە ئێوە ئێستا ئیشارەتان پێکرد و ئامارێکی باشتان بەدەستەوەدا ئەو لەبەر چاوی هەموو عالەم درۆی کرد کوتی ئێمە زەرەر بە هاوڵاتی مەدەنی ناگەێنین ئەی فەرمە ئەو ڕقەمانەی ئێوەکە چەندین هاوڵاتی مەدەنی ئەو ژمارانەشی ڕێکخراوێکی ئەمریکا وەنێ ئیمە نییە بۆیە ئەمە حقیقەتێکە کە ئێمە دەبێت تۆزێکیش ئاوەڕ لە خۆمان بدەینەوە تورک ئەوەی پێ ناکرێ ئەگەر ئێمە دوژمنی ناوخۆمان نەبێ تورک ئەوەی پێ ناکرێ ئەگەر دەستێکی بە قووەت لە ناوخۆی وڵات یارمەتی نەکە تورک چوزانێ ئێستا ئەمن بێرەدا دەڕۆم تا درۆنێکم لێدا تورک چوزانێ پەکەکە لە مەتارد بەکاردێنێ ئەمە دقیق ئەوەیە کە ئێمە تا ئێستاش خۆمان لەگەڵ دوژمنی ناوخۆ پاک نەکردوێتەوە ئەمە حقیقەتێکە کە ئێمە دەیە بە کۆمەڵانی خەڵکی خۆمانی بڵین ئێمە خەتا لە خۆمانە ئێمە یەک دەنگ نین ئێمەوەیە لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە خەڵکێک چاوساغی تورکایە بۆ ئەو هێرشانی ئەنجام دەدا بۆ چالاکانی ئەنجامی دەدات ئەو پەیوەندیان بە پتەوکردنی هەیە بە دڵنیایی وایە یانی ناکرێت ئەو لە ئەنقەراوە ئەو شاک علی مەبەستمە بەڕوونتر بێڵم مەبەستت خەڵکێکی ئاساییە حەزبێکە یان لە شتێکی بابەتی کێ ئەوەی ئەو تاکە دەسەڵاتدارن لە دەسەڵاتی هەرێمی کوردستان دڵنیایی پارتیە لە پارتیژ نییە بە دڵنیایی بنەماڵی بارزانێت بە دڵنیایی من هەزار جارم باس کردووە ئەگەر بنەماڵی بارزانی ئارزووی ئەوەیان نەبێ کە ڕۆژێک لە ڕۆژان لە جیاتی ئەوەی کە سەرکردەی کورد بن لە جیاتی ئەوەی کە سەرۆکی کوردستان بن بەڵام ئەوان دڵیان بەوەی خۆشە لە ڕۆژێک لە ڕۆژاندا ئەوان ببنە والیەکی دەستی تورکیا عوسمانی ئەمە حقیقەتێکە دەنا هاوڵاتیکی سادەی بناری قەندیل یا خەڵکی سلەیمانی چۆن دەتوانێت ئەو دەسەڵاتی هەبێت چۆن جورئەتی وەی هەیە کە بۆ خۆی سربەخۆ بڕات ڕابطەیەکی ئیستیخباراتی پەیوەندێکی ئیستیخباراتی لەگەڵ دەوڵەتێکی بێگانە سازکەنێ بۆ خۆمان دەزانین ئاسایش و علی مەبەستمە ئێستا کاسی پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمانان نییە بەڵام ئەمە بەرمەبنای زانیاریە جەنابەت باسیەکەی یاخود لە چێوە ئەمە هاتووە زانیاری لەوەی گریتن کە لە ناوەڕاستی هەولێرە خەڵکی دەکوژن لە ناوەڕاستی سلەیمانی هەر پارەکانە جیهانیان کوشت ینی ئەمە دێنی بۆچێتی یۆی چۆکوەیە کە تۆ بڵێ کاکە چۆن بەڵگەتەیە کە ئێستا شەوە تۆ بەڵگەتەیە کە ئێستا ستۆدیۆیە ئاوا ڕوونە ئەوەی کە ئەوان دەیکەن لە لێدوانەکانیان لە میدیاکانیان لە هاتوچۆکانیان هەر ئەو ڕۆژانە هاتنی پێم بڵێن لە کام وڵات لە کام سەرچاوە لە کام فەرهەنگ و کولتور پێشوازی لە سەرۆکی حکوومەتێک کە دوژمنی لایەکی گەورەی میلەتی کوردە ئاوا دەکرێت وەکو ئۆردۆغانیان کرد ئێوە کردان یا هەولێر ئەمە کردمان یا بنەماڵی بارزانی ئەمە حقیقەتێکە میلەتی کورد میلەتی کورد دەیبینیە کە ئەوان بەشێکن لە دەستگای تاپسۆلێنەری تورکیا و میتی تورکیا
و ئەوان یارمەتی تەواوی تورکیا دەکەن ئەمە دەبێت لەوەیدا ڕوونکردنەوە بۆ میلەتی خۆمان شەفافێتێک بەکاربێنی کە ئەگەر ئێمە دەست و پەیوەندی ناوخۆیان نەبێت ئەوان ناتوانن کاک عەلی تورکیا ئاماژە بەوە دەکاتێمە لە ئۆپراسیۆنەکانمان لە خاکی هەرێمی کوردستاندا بەردەوام دەبین هاوکات چۆن بنکەیەکی سەربازیشان لە هەرێمی کوردستانەیە بوونی ئۆپراسیۆنەکان بوونی بنکەی سەربازی بوونی ئەو هەژمونەی جەنابەت باسیەکەی ئەبێتە هیچ مەترسیەک بۆ سەر قەواری هەرێمی کوردستان لە داهاتوویەکی دووردایان و داهاتوویەکی نزیکدا هەموو شتێک محتەمەلە چونکە ئێمە بۆ خۆمان لە بەهاری خۆمانەوە یەکگرتوونین دوو ئێمە لایەکی دەستێکی بە قووەتی ناوخۆی کورد لەگەڵ وانە ئەوە هیچ ئەو لاولای تێدا نییە ئەو دەستە قورسەکە لەگەڵوانە ئێمە دەبێت بیبڕین ئەگەر نەیبڕین بەڵێ بەچی دەبدرێت کاک عەلی بە یەکچەتی بە یەکگرتوویی بە کۆمەڵانی خەڵک بە وریاکردنەوەی کۆمەڵانی خەڵک یعنی معقولە هەفتادانە مەعسکەری کورد تورکیای میتی تورکیای لە شیلات زێو لەو ناوچانەدا لە مەتینا ئەوانەدا هەیە معقولە لە ناو خاچی هەرێمی کوردستاندا زۆر باشە کاک عەلی بەرپرسانی عێراق بەرپرسانی حکوومەتی عێراق بەشێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەویان نەشاردوێتەوە بوونی پارتی کرێکارانی کوردستان لە سنووری هەرێمی کوردستانە مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان ئەگەر پارتی کرێکارانی کوردستان ئەم بیانۆ نەدەن بە تورکیا بردومان ناکات ئەمە واقعی نییە ئەسڵ و ئەساسی نییە تورک میتی تورکیا ئەو گەنجانەی کە دوای عوسمانی هاتوونە سەرکار دژی نەوەیەکی کوردن کە هێستا لەدایک نەبووت ئێمە دەبێ ئەوەی بچینە میاو مێشکمانەوە ئەگە ئەوە نەچێتە ناو مێشکمانەوە ئەوان چوون ئەوەیان بردو دەمێشکی هەموو تاچێکی تورکەوە کە کاکە کورد خەتەرە کورد وایە کورد بۆ جمهوریەکەمان خەتەرە ئێمە ئەو کارەمان نەکردووە ئێمە لەو پەڕی ئازادی و فرەنەتەوەییدا بیرمان کردوێتەوە و نەوەکانی خۆمان پەروەردە کردووە کە کارێکی باشیشمان کردووە بەڵام ئێمە دەبێت ئەوە بێنینە ناو گوتاری خۆمان کە ئەگەر دوژمنی ناوخۆ لێمانگەڕێ ئێمە باشین باش کاک عەلی ئەمەوێت کۆتا پرسیارت لێ بکەم تورکیا دراوسی هەرێمی کوردستان نەبوونی پەیوەندێکی باش لەگەڵ تورکیا مەترسی نییە بۆ سەر هەرێمی کوردستانیان چۆن دەتوانین پەیوەندی لەگەڵ وڵاتانی دراوسێ باش نەبێت 100% لەگەڵتم ئێمە لە وڵاتێک دەژین کە دراوسێمانەیە بەداخەوە دراوسێکمان عێراقە دراوسێکمان ئێرانە دراوسێکمان تورکیایە ئەگەر سووریاش حساب نەکەین کە زارێ بێدەسەڵاتەوانە بەڵام ئێمە لەباری دیپلۆماسی لەباری لۆبیەوە لەباری کارکردن لە دنیای دەرەوەدا چمان کردووە دەچی بۆ هەر وڵاتێک قۆنسوڵخانەیەک بۆ هەر جگایەک لەگە هەڵ سەفیرە قسە دەکە دڵە کاکە خۆیەوە خەتای خۆتانە لایەکی کورد لەگەڵ میتە ئەمە چی پێ بڵم ئەو وەخت کاتێکە تۆ دەچی لۆبێک دەکەی بۆ کورد لۆبێک دەکەی بۆی کە کاکە ئەو خەڵکە فەقیر و هەژارە هەموو هاوینان مەزرا و موچیان دەسووتێ بە درۆنی میتی تورکیای کە دەچی قسەیان لەگەڵ دەکەی دەڵێ مە ناچین خۆمە ڕێپێشاندەری بن ئێوە خۆتانن دە نێو ماڵی خۆتاندا یەکگرتوونین ئەگەر ئێمە دە ناو ماڵی خۆماندا یەکگرتو باین ئەو ڕۆکانە ئێمە تورک نەیدەتوانی بەڕێز عەلی کەریمی نووسەر سوپاس بۆ ڕوونکردنەوەکان سوپاس میوانی هێشتا خولەک بوویت زۆر سوپاس بۆ تۆش